سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە هاتوونەتەوە خزمەتان. سەرەتا سەردێڕی چەند هەوڵ کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، جێگیربوونی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شەقامەکانی سنە، کوژرانی کۆڵبەرێک لە سنووری بانە، کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فولادی ئەحواز لە بەردەم مەجلسی ڕەژیم، جێبەجێکرانی سزای ئیعدامی نۆ بەندکراو لە زیندانەکانی کرمان، چابەهار و کەرەج، و مانگرتن و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و کەرانەی باختر. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە دوی مانگی گوڵان خانەنشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، تاران، عێراق و ئەحواز بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامین نیشتیماعی بە وچنەوەی دروشم لەبەردەم ئەو ڕێکخراوەیە لە شارەکانیان ناڕزایەتیان دەربڕیەوە. خانەنشینکراوانی تامین نیشتیماعی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە کردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. جێگیربوونی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شەقامەکانی سنە بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزێکی زۆری ئینتزامی و لیباس شەخسی لە شەقامەکانی شاری سنە جێگیر کراون و ئازاری کچان و ژنان دەدەن. بە وتەی هاونیشتمانیان بەشێکی زۆر لە ئاتەش بە ئیختیارەکانی ڕەژیم لە دەوروبەر و ناوەی پاساژی تجاری پانتا ئابیدەر جێگیر کراون و وێنە و فیلم لە کچان و ژنانی دژبەری حیجابی ئیجباری دەگرن. چەند ڕۆژ لەمەوبەر ئیدارەی ئەماکنی سنە ژمارەیەک دوکانی لەو پاساژە بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پلۆم کردو. کوژرانی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی یەکشەممە دوی گوڵانی 1403 کۆڵبەرێکی خەڵکی گوندی نجنی سەر بە شاری بانە بە ناوی شوانە ئەحمەدپور تەمەن 34 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕەژیم گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کۆمەڵێک کۆڵبەریان لە سنووری بلەکەی بانە داوەتە بەردەست ڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی نجنێ بە ناوی شوانە ئەحمەدپور خێزاندار و باوکی منداڵی گیانی لەدەستاوە و تەرمەکەی ڕەوانەی نەخۆشخانەیەکی شاری سلێمانی کراوە. شانی باسە کە هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە برینداربوونی دوو کۆڵبەری دیکەش دەکەن، بەڵام هێشتا لەلایەن کۆڵبەر نیوزەوە پشتڕاست نەکراوەتەوە. بانکێشتی سەنعان نەوروزی بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای سنە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سەنعان نەورۆزی هاوڵاتی خەڵکی سنە بە مەبەستی جێبەجێکردنی سزای سەپێنراو بەسەریدا بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای ئەو شارە بانکێشت کرا. بە پێی ئەو بانکێشتنامەیە سەنعان نەوروزی دەبێت لە ماوەی 8 ڕۆژی داهاتوودا خۆی بە زیندان بناسێنێ. سەنعان نەوروزی پێشتر لەلایەن دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی ئاشکراکردنی بەڵگە نامە نەهێنیەکان بە 8 مانگ زیندان مەحکوم کرابوو. شانی باسە کە ئەو سزایە بە لەبەرچاوگرتنی ڕۆژانی پێشووی دەست بەسەربوونی ناوبراو بۆ 3 مانگ کەم کراوەتەوە. سەپاندنی سزای زیندان و دوورخرانەوە بەسەر سامان یاسین. سامان یاسین هونەرمەندی بواری ڕەپ و دژبەری ڕەژیم لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە 5 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ پارێزگای کرمان مەحکوم کراوە. سامان یاسین هونەرمەندی بواری ڕەپ و خەڵکی کرماشان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شاری کەرەج لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕەژیمەوە بە تۆمەتی هەڵگرتنی چەک و تێکدانی ئاسایشی نەتەوەیی بە ئیعدام مەحکوم کرا. حکمی ئیعدامی ئەو بەندکراوە دواتر هەڵوەشێندرا و 2 جار ڕەوانەی نەخۆشخانەی دەرونی کرا. سامان لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و ئازار درراوە و ڕۆژی یەکشەممە دوی گوڵان بە 5 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زیندانی شاری بابەک لە پارێزگای کرمان مەحکوم کرا. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە دوی گوڵانی 1403
خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی تاران، ئیسفەهان و قایمشەر دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد بە بەدەستەوەگرتنی پلاکارد لە بەردەم سندوقی خانەنشینی شارەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی فولاد خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی، گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کاغەزسازی پارس لە شوش. کرێکارانی شاغڵ و بێکارکراوی کارخانەی کاغەزسازی پارس لە شارستانی شوش ڕۆژی یەکشەممە 2 گوڵان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە بێکارکردنی هاوکارەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی سەندیکای کرێکارانی نێشەکەری هەفتەپە نزیک بە 400 کرێکاری کارخانەی کاغەزسازی پارس لە بەردەم فەرمانداری شاری شوش کۆبوونەتەوە و خوازیاری گەڕانەوەی 100 کەس لە کرێکارانی دەرکراوی ئەو ناوەندە بۆ سەر کارەکانیان بوون. بەڕێوەبەرانی کارخانەی کاغەزسازی پارس بە بیانووی کێشەی دارایی کۆمەڵێک لە کرێکارانیان لە سەرکار دەرکردووە بەبێ ئەوەی داخوازیە دواخراوەکانیان پەرداخ بکەن. کۆبوونەوەی کرێکارانی لە سەرکار دەرکراوی فولادی ئەحواز لە بەردەم مەجلسی ڕژیم. ژمارەیەک لە کرێکارانی بێکارکراوی گروپی ملی فولادی ئەحواز ڕۆژی یەکشەممە 2 گوڵانی 1403 لە بەردەم ساختمانی مەجلسی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. لە ڕۆژانی کۆتایی ساڵی 1402 کۆمەڵێک لە کرێکارانی گروپی ملی فولادی ئەحواز لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە پەروەندە سازیان بۆ کراو بە فەرمانی عەلی محەممەدی بەڕێوەبەری شرکەت لە سەرکارەکانیان دەرکران. کرێکارانی بێکارکراو لە مانگی خاکە لێوە چەند جار لە بەردەم دەفتەری شرکەت کۆبوونەوە و خێوەتیان هەڵدا بەڵکو بگەڕێنەوە سەرکارەکانیان، بەڵام بەرپرسانی شرکەت بایەخێکیان بە داواکاریەکانیان نەداوە. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەرگوندی دەراجین لە شاری سەرباز. ڕۆژی یەکشەممە 2 گوڵانی 1403 هێزە ئینتیزامیەکان و سوپای پاسداران بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام هێرشەکانیان بۆ سەر دانیشتوانی گوندی دەراجینی سەر بە شارستانی سەرباز درێژە پێدا و 5 کەس لەوانە 4 منداڵیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی حالوەش هێزەکانی حکوومەت لە ڕۆژی شەممەوە بەبێ هۆکارێکی ڕوون هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی دەراجین لە شارستانی سەرباز و وێڕای گەماڕۆدان و تۆپبارانی گوندەکە 5 هاوڵاتی بەلوچیان دەست بەسەر کردووە. ناسناوی شارۆمەندانی بەندکراوە بریتیە لە سعد دەهانی تەمەن 12 ساڵ، زەڕین دەهانی تەمەن 17 ساڵ، مەنسوور دەهانی تەمەن 20 ساڵ، عەبدول سەمەد دەهانی تەمەن 36 ساڵ و منداڵێکی تەمەن 12 ساڵی دیکە کە ناوی ئاشکرا نەکراوە. ئەشکەنجە و ئازاری ئاتێنا فەرەقدانی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسداران. محەممەد مۆقیمی پارێزەری ئاتێنا فەرەقدانی ڕۆژی یەکشەممە 2 گوڵان ڕایگەیاند کە ئەو چالاکە مەدەنیە لە کاتی دەست بە سەرکراندا بە سەختی ئەشکەنجە و ئازار درراوە. ئاتێنا فەرەقدانی ڕۆژی 25 خاکە لێوە لە ناڕزایەتی بە گوشارەکانی ئیدارەی ئیتلاعات هەوڵی بڵاوکردنی تراکتی لە شەقامی پاسۆردا، بەڵام لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بە توندوتیژی دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان ئاتێنا سەرەتا گوازراوەتەوە بۆ مزگەوتی پۆلیسی ئەمنیەت لە بنکەی هەشتم و لوتیان شکاندووە. دوجار لیباسەکانیان لەبەری دەرهاوردووە و بەیانی ڕۆژی 26 خاکە لێوە گواستیوانەتەوە بۆ دادسەرای ئێڤین. جێبەجێکرانی سزای ئیعدامی نۆ بەندکراو لە زیندانەکانی کرمان، چابەهار و کەرەج. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە 2 گوڵانە سزای سێدارەی 5 بەندکراو لەوانە بەندکراوێکی کورد لە زیندانەکانی کرمان، چابەهار و قزل حەساری کەرەج جێبەجێکرا. ناسنامی 4 کەس لە بەندکراوانی ئیعدامکراو بریتیە لە ئەحمەد ڕەزا میری تەمەن 34 ساڵ و خەڵکی زابۆل، شەمسەدین کەشانی تەمەن 53 ساڵ و شەوکەت شاهباش هەردوو خەڵکی زاهیدان و بەندکراوێکی کورد بە ناوی جەماڵ مەردانی تەمەن 54 ساڵ و خەڵکی میاندووە و ئەو 4 بەندکراوە هاوڕێ لەگەڵ زیندانیەکی دیکە کە ناوی ئاشکرا نەکراوە لە زیندانی ناوەندی کرمان ئیعدام کراون.
لەلایەکی دیکەوە سزای ئێعدامی دوو بەندکراوی بەلوچ بە ناوەکانی سەعید جەدگاڵ تەمەن 30 ساڵ و محەممەد ئەنجەم ڕووس تەمەن 33 ساڵ و هەردوو خەڵکی دەشتیاری لە بەندیخانەی ناوەندی چابەهار جێبەجێکراوە. هاوکات سزای ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی عەلیڕەزا شەهباز ئەبورن تەمەن 38 ساڵ و خەڵکی تاران، هەروەها عەبدوباری پەشتوو خەڵکی ئەفغانستان کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئێدام مەحکوم کرابوون لە زیندانی کەراچ جێبەجێکرا. دوا هەوڵمان سەبارەتە بە مانگرتن و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و کەرانی باختری. ڕۆژانی شەممە و یەکشەممە 1 و 2 گوڵانی 1403 دانیشتوانی کەرانی باختری دژ بە جنایەتەکانی ئیسرائیل مانیان گرت و هەزاران دژبەری شەڕ لە ئیسرائیل دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە لە دوو هێرشی ئیسرائیل بۆ سەر ڕەفەح و ئۆردوگای نورشەمس لە کەرانەی باختری زیاتر لە 32 کەس کوژراون و بەدایان کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی بێداشتی فلەستین زۆربەی قوربانیان ژن و منداڵ بوون و بڵاوبوونەوەی هەواڵا کاردانەوەی توندی فلەستینیانی دانیشتووی کەرانەی باختری لێکەوتێتەوە. هەر بۆ بۆنەوە ڕۆژی یەکشەممە دانیشتوانی کەرانەی باختری مانگرتنی گشتیان بەڕێوەبرد. لەلایەکی دیکەوە هەزاران شارۆمەندی ئیسرائیلی شەوی شەممە لە شەقامەکانی تەلاویۆ خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ ڕاگەیان نیاگربەست و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. جێگای ئاماژەیەکە لە گۆڕێکی بە کۆمەڵ لە ئوردوگای تولکەرەم 50 تەرمی فلەستینی دۆزراوەتە. عزیزان و خۆشەویستان گەشتیاوەڵەکانی سەردانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموولایەت.